بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی کورسات مەگەزین سڵاوتان لە بێوارەتان باش بێت. ئێمە لە نێو یەکێک لە پێشانگا هەرە تایبەتەکانی شار کە ئەمڕۆ دەستی پێکردووە ئەوی شەشەمین پێشانگای کتێبە و بامادەبوونی دەیان ناوەندی چاپ و بڵاوکردنەوە کە لێرە بەشێکی زۆر لەو سەرچاوانەی کە خوێنەر بەدوایە گەڕێت لێرە توانن بەردەست بێت و زۆر بە ئاسانی بتوانن کە بێن کتێبەکانیان بکڕن. ئەمڕۆ ئێمە لەگەڵتانە بین و گفتوگۆکەین دەربارەی پێشانگاکە و ئامانجی پێشانگاکە و هەروەها هاتنی ئەوەی ئازیز و خۆشەویستیش بۆ ئێرە بۆی کە بتوانن کتێب بکڕن و گەشێکی جیاوازیش بەسەر بەرن. میوانەکانم هەریەک لە بەڕێزان مامۆستا ساڵح بێچار کە بەڕێزیان شاعیر و نووسەرن و هەروە کاک ئەریوان سیوەیلی کە بەڕێزان بەڕێوەبەری ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانین. میوانی ئەم ئێوارێ من سڵاوتان لەبێ مامۆستایان ئێوارەتان باش بێت. سپاس بۆ ئێوە. هەستێکی چۆنە ئەمڕۆ ئەم با بڵێم پێشانگایە کە بۆ شەشەمین جارە کاک ئەریوان بە ئەنجامە گەێنرێت و بەڕێزتان وەکو بەڕێوەبەری چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی چۆن بەشدار بوون؟ بەڵێ دیارە پێشانگای کتێب هەم دەستکەوت هەم ڕووداوێکی گرنگە بۆ شاری سلێمانی کە لە هەرێمی کوردستانە وەکو پایتەختی ڕۆشنبیری دەستنیشان کراوە. پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەمە خولی شەشەمێتی پێشتر پێنج خولیتر بەڕێوە چووە. ئەم ساڵ لە ڕووی کوالیتیەوە هەوڵمان ناوە کوالیتی ئەم ساڵ لە چاو ساڵ ڕابردوو باشتر بێ و ژمارەیەکی بەرچاو لە دەستگا و ناوەندەکانی چاپ بڵاوکردنەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە وڵاتانی دەوروبەر و بیانی بەشداریان تیا کردووە. ئەم ساڵ زیاد لە 200 ناوەند لە 12 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردووە. ژمارەیەکی بەرچاو ناونشانی جیاوازی کتێبیان هێناتە پێشانگا کە زیاتر لە 40,000 ناونشانی کتێب لەم پێشانگایە نمایش کراوە. لەو ناونشانە زیاتر لە 2000 ناونشانیان کە پێشتر نمایش نەکراون کتێبی تازەن. بەکۆی ئەو کتێبانە کە هێنراتە پێشانگا تقریبا 9 ملیۆن کتێب هێنراتە پێشانگا. ئەمە دەستکەوتێکی گەورەیە جگەل لە ڕوانگەی ڕۆشنبیری و کەلتوری ڕوانگەیەکی ئابووری و گەشت و گوزاریشی هەیە کە ژمارەیەکی خەڵک لە دەروی هەرێم بەشداریان کردووە و ئەشتوانم بڵێم دەرفەتێکی گونجاوە بۆ نووسەران بۆ خوێنەران بۆ ناوەندەکان ئەکادیمیەکان بۆ خوێندکاران کە بێن سەردانی ئەم پێشانگایە بکەن و لێرە کتێبی دڵخوازی خۆیان دەستکەوێن. دەستخۆش جاکا گەروێم زانین مامۆستا ساڵح فریا کەوتووە سێرین چاپ و بڵاوکراوەکان بکات هیچ سەرچاوەیەکی بەردەستکەوان بە نەمانێژ یەکسەر وتمان داخل بە لەگەڵمانەوە با چاو پێکەوتن بکەین. ڕاستی خۆتان نەزانن کە سەرەتایکردنەوەی پێشانگاکەیە و ڕەنگە گەڕانی ئێمەمانانیش بەو شێوە سەرپێی و سەدحێ نەبێ بێ ورتر بگەڕین بەڕاستی بۆ ناونیشان. ئەرۆکو هاوڕێزیزم مامۆستا ئەریوان ئینشاڵڵا 9 ملیۆن کتێب هاتبێتە پێشانگاکە بە دڵنیاییەوە وانەی کە ئەهلی کتێبن ئەهلی خوێندنەوەن بە دڵنیاییەوە بە جار و دووجار سێجاریش تەنانەت سەردانی پێشانگا ناتوانن. من بۆ خۆمەم ساڵانە زیاتر لە جارێک 2 جار تا 3 جار دێم بە پێشانگا. ئەمڕۆ کە وەکو سەرەتامە وەکو فەرزێکە وەکو فەرزێک هاتوین بەڵام دڵنیام کە ڕۆژانی تریش دەبێ بێمەوە. ئەو ژمارانەی مامۆستا ئەریوانوتی سەرنجڕاکێش بوو ینی 2000 ناونیشانی تازە 9 ملیۆن کتێب ئەیتر بەڕاستی ناتوانیت چەند جارێک نەیت. هەمیشە بینینی بەشێک لە کەڵە نووسەران لە نێو پێشانگایە بێتە جێگەی سەرنج. زۆر جالەوانەیە هەمومان بپرسین ئەم نووسەرە یاخود ئەم شاعیرە بۆ چ کتێبێکە گەڕێ؟ جەبزانم مامۆستا ساڵح بێچار ئەگەر بێتەوە بۆ چ کتێبێکە گەڕێ؟ ڕاستی ئەنی بەپلەی یەکەم دیارە من جەنابتان شاراونێ لای جەنابتان لە ژانری ئەدەب و لە ئەدەبیشە شیعر بەڵام ڕەنگە کەمتر بۆ دیوانی شعر بێمەوەندەی بۆ کتێبی دیراساتی ئەدەبی دێم توێژینەوەی ئەدەبی دێم تێزە تازەکانی دنیا لەسەر فکر لەسەر ئەدەب تەنانە لەسەر فەلسەفە دەنا کە بێم بۆ کتێبی شعری هەڵبەت زۆر جارە هەندێک کتێبی شعریش سەرنج ڕادەکێشێت لێرە ناچارت دەکا کە با بڵێن هەڵی بگری بەڵام بەڕاستی زیاتر بۆ ڕەخنە بە دەرەجە یەک توێژینەوە لێکۆڵینەوە ئەوانەی کە تازەن لە دنیای ئەدەبا لە دنیای فکرە هەمیشە بە دوایەوانەوە بوو. دەستخۆش کاگەریوان باس لە لایەنێکی زۆر جیاواز کرد کە ئەویش لایەنی ئابووری و هەروەها گەشت و گوزارە لە نێو ئەم پێشانگایەیە چۆن کار لەسەر ئەم بابەتە کراوە و ئەمەوێ دنیابینینی تۆش بۆ کتێبەکان ببینم بزانم تۆ خۆشە لە کام ژانرا زیاترە خوێنیتەوە با هەندێک بابەتمان لە مامۆستا ساڵح وەرگرت لە تۆشی وەرگرین. وەک ئاماژەم پێکرد وتم ئەم پێشانگایە ڕووداوێکی گەورەیە
جگەلەوەی کە ژمارەی بەرچاو کتێبێن نوێژەکری و نووسەران و خوێنە سەردانی ئێراکەن هەر بۆ هۆکارەوە ژمارەی زۆر خەڵک لە دەرەوەی لە قەزانەحەکان دێن ناوشار لە شارەکانی تری هەرێم و لە شارەکانی تری عێراقەوە لە وڵاتانی دەوروبەرەوە بە تایبەتی ئەوانەی لەگەڵ ناوەندەکانە دێنە ئێرە بۆ ماوەیەکی زۆر ئەمێننەوە ئەمە دەستکەوتێکی ئابووری هەیە یان ژمارە لەوانە ڕەنگە بیانوێ سەردانی شوێنە گرنگ و گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان بکەن کە من ئەڵم ڕوانگەیشی ئابووری و گەشت و گوزاری هەیە لەو ڕوانگەوەیە و خۆشم زۆرتر لە بواری ئەدەبە حەزم لێ بخوێنمەوە حەزم لە خوێندنەوەی ڕۆمان هەر عاشقی شعریشم وەکو مامۆستا ئاماژەکە خۆشم کاتی خۆی لە سەردەمی گەندێتیە شعر نووسیوە خۆشحاڵم لەگەڵ دوو شاعیرە مەمڕۆکەوە هەروە حەزم لە خوێندنەوەی مێژوو یادەوەریەکان هەیە بە تایبەتی یادەوەریەکانی مێژووی میلەتەکەی خۆمان زۆر باشەکەوە تۆزێک دنیابینینی منیش بۆ ئەدەبیات و خوێندنەوەم تۆزە لە ئێوە نزیکەن جەبا پرسیاری ئەوە بکەم کەوایە پێشانگایەکی لەم شێوەیە کە من زۆر بە خۆشحاڵیەوە لە هەموو تەمەنە جیاوازەکان مامۆستا خەڵکە بینم لێرە ئەوەی جێ خۆشحاڵیە بە تایبەت گەنجان و خوێندکارانیش ئەبینم لێرە جگە لە نمایشکردنی کتێب و نمایشکردنی بەشێک لەو بابەتانەی تر کە ئێمە لێرە ئەیان بین و دەرفەتە بۆ هەندێک لە گەنجانیش کاری دەستی خۆیان هەیە لێرە کە ئەیانەوێ ساخی بکەنەوە ئەمەش هەنگاوێکی تری باشە بەڵام ئایا گفتوگۆی کراوە و گوێگرتنی گەنجان و جارێکی تر بەشداریکردنی گەنجان لە گفتوگۆ کراوە ئەدەبیەکانە بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگە بۆ نێو پێشانگایەکی لەم شێوەیە وەرە دەروون خانم هەر بەڕاستی تۆ هەر لە پێناسەی سلێمانیەوە من وەڵامی جەنابە بەمەوە کە بە حەقی خۆی پێناسەی پایتەختی ڕووناکگیری پێبەخشراوە لەبەرەوە بەڕاستی وەک مامۆستاش فەرمووی کردنەوەی پیشانگایەکی لەم جۆرە ئەم ساڵک و شەشەمین پیشانگایە خودی شەشەمی با بڵێن بێگومان ڕووداوە حەدەسە بەڵام بۆ سلێمانی ئەبێ ئاسایی وەریگرین یعنی دەبێت لە سلێمانیە بەڕاستی خۆزگە نزیکتر لە ساڵ یعنی من بۆ خۆم لە هەر مانگێکە چۆن تۆ کە دەڵێن مانگی سێ نەورۆزت بیرەکەوێتەوە من لەگە دەڵێن تشینی دووەم دەڵێن مانگی 11 بەڕاستی یەکەم ڕوودا و یەکەم چاوەڕوانیم لە مانگی 11 پیشانگای نێودەوڵەتی کتێبە بۆیە گرنگە بەڕاستی ئێستای تر دەیبینیت یعنی ئەم ساڵ وەک مامۆستا ئاماژەیدا 11 ڕۆژ کە بەردەوامە ساڵانی کەش دیارە هەروە بووە بە دڵنیاییەوە لە کۆی 11 ڕۆژەکەیە دڵنیام ڕێژەیەکی بەرچاو لە سلێمانی لە دەوروبەر لەبەرەوە ساڵانە ئاگادارم هاوڕێیانم لە هەولێر لە کەرکووک بەڕاستی لە هەڵەبجە لەوانەوە دێن بە پۆل دێن زۆر جار لێرە بە خزمەتیانەکەم نووسەران شاعیران نێودەڤەرانە بۆیە بۆ سلێمانی من لێرەوە پێشنیارەکەم بەڕاستی ساڵانە زیاتر لە پیشانگایەک لە سلێمانی بکرێتەوە کەمە بۆ سلێمانی کەمە ساڵێک چاوەڕی پیشانگایە بکەین بە دڵنیاییەوە ئەوەش کە فەرمووتان خەڵکانێک لە پەراوێزی پیشانگایە ئەوە کونەریتێک لە هەموو دنیا هەیە بەڕاستی ڕێستێکە بۆ خەڵکانێک کە ڕەنگە ماندوو دەبێت لە سەیری کتێب ناونیشان دەچێتە بوارێکی تر یان هەندێک پێویستی هەیە بە تایبەت کارە دەستیەکان بۆ ئەوانیش باشە سیمایەکی جوانی شارستانیە و هیوادارین بەردەوام و گەشە پێدراوی زیاتر دەستخۆش جەکا گەریوان باف دەرفەت بێ لەگەڵ توە باسێک لە سەرچاوە با بڵێن بیانیەکانیش بکەم و کتێبە وەرگێڕاوەکانیش کە وەرگێڕێنە سەر زمانی کوردی یاخود بڵێن بە زمانە زیندوەکانی جیهانیش لێرە هەیە تۆ خۆت وەکو بەڕێوەبەری ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی گەنجانی ئێستا زۆر ئەبینم کە بە زمانی ئینگلیزی ینی داوای سەرچاوی زمانی ئینگلیزیەکەن عەرەبی بە هەمان شێوە فارسیە خۆ بڵێم زمانە زیندوەکانی جیهان لێرەش دەرفەت هەبووە کە بەشێک جیاب بکرێتەوە یاخود هەندێک لە ناوەندەکان خۆیان کتێبەکان ئەهێنن و کتێبانەی کە زمانی زیندوی جیهان و لێرە خواستەکەشی چۆنە؟ ڕاستیە ئێمە هەنی تهدیدمان نەکردو ئەو ناوەندانە کە بەشداریەکەن ئارەزوومەندانە بەشداری پێشانگاکەن ئارەزوومەندانە ناونیشانی کتێبەکانیان دێرن نمایشەکەن بەڵام ئێمە ڕەنگە خۆمان بزانین ئێستا ئەم جیلە تازەیە فعلا مناڵەکانمان زۆربیان بە زمانی ئینگلیزی و بە زمانە جیاوازەکان حەزیان لێ بکەن زۆر جار شانازیش پێوەکەن کە بەڕای منەوە شتێکی خراپ و خەتەرێکی گەورەیە بۆ سەر زمانی کوردی ئەگەر دیقەت بن لە ناوەندەکانی خوێندنە زۆرینەی خوێندکاران زمانی کوردیان پێشێک لەوانە هەرە قورسەکە
دەبێت حەزەکەم مناقەشە بێ با نەڵێن خراپە باشە بەس باشترەوە ئەگەر هەوڵ بدەین هەرە و گەنج و لاوانە من لەو ڕوانگەی لەو ڕوانگەی وەڵم کە هەموو شانازی بۆگەن کە مناڵەکانمان فێری زمانی کتری بەڵام گرنگی بە زمانی کوردی نێن بەڵام مامۆستا ساڵح من لێرە یەک بەڵام وتە بڵێم ئەویشەوەیە کە زۆر جار هەیە هەندێک مناڵێ لەسەر قسەکەی کاگەریوان تەنانەت کە بە کوردی شتێکی لێ پرسی ئەڵێت نازانم تۆ ئەڵێ چی ئەمەشمان هەیە لە هەندێک لە خێزانەکان ڕاستەوەشمانەیە پرسیارەکە گەرچی مامۆستاریوانە بەڵام من ئەرستان کەم لە مناڵی خۆمە سیرەکەم لە مناڵی دەوروبەرەوە ئەو ئەدەبێت کە گەنج و مناڵی خوێنێتەوە ئەدەبێکی ئەمڕۆی کە پڕ لە فەنتازی و پڕ لە دنیای خەیاڵ و جوانکاری من لە دوو کەوانەیاڵێم بەداخەوە کە ئەو گەنجە ئەو منداڵی کورد لە ئەدەبی کوردیە ئەوەی دەست ناکەم بۆ خۆم لە مناڵی خۆمم پرسیوە ینی بەڕاستی نەمتوانی وڵامی بەمەوە کە فڵان نۆڤەتی خوێنۆتەوە ینی ئەوە نییە با بڵێن خەتای مناڵەکەی ئەمە ناڵێن خراپە بەڵام ئەرشی ئێمە لە ینی هاوتایی خوێندنەوەی بەتایبەت زمانی ئینگلیزی بڵێن ئەوەی کە هەمانە ناڵی نیشمانی بەس بەداخەوەکو پێویست نیمانە کارە جوانەکانی ئەدەبی کوردی یا ئەو کارە جوانانەی لانی کەم کراون بە کوردی بەڕاستی بڵێن تا ڕۆڵە بە زمانی کوردیش ئەم کارانە هەیە تۆ چی هەمان کار بە ئینگلیزی بکەنی تۆ بۆچی بە کوردی نەیخوێنیتەوە ینی وەیدانە بڕێ لە زمانەکە لە ئەجواکە کاتە وەرگێڕانی مناڵان ئەوە بابەتێکی من لەو ڕوانگەیە وتم ئەمە خەتەرە بۆ سەر زمانی ئێمە ڕەنگە بە درێژایی مێژوو کورد بۆ ئەوە خەباری گوتێشاوەکە تێکۆشاوە کە پارێزگاری لە زمانەکەی و لە کەلتور و لە نەتەوەکەی بکە کە ئەڵم ئێستا لە زوبەی خوێندنگەکانە بۆ خوێندکاران زمانی کوردی یەکێکە لەوانە زۆر قورسەکان و زۆر من ئاگادارم ینی لە خۆم قسە ناکەم زۆرنی خوێندکاران لەم وانەیە دەرناچن ئەسڵ لە پۆلی دوانزەی ئامادەی هەندێک خوێندکار لە ئاخیرە هەرواز ئەن تەرکیەکەن ئێمە خراپە و ئێمە بەڕاستی ئەم ساڵ شتێکمان کردووە لە ڕێگەی کۆمەڵێک کەسایەتی سیاسی و بازرگانەکان هەوڵمان ناو کۆبوونێکمان دروست کردووە ئامانجەکە ئەوەیە کە ئەم کۆبوونانە بدەین بە ناوەندەکانی خوێندن بە خوێندنگەکان و بە زانکۆکان ئەوانە کە بیدەن بە خوێندکاران هەر بازرگانێ بنم بە بڕێ پارە بەشداریەکە ئەو کۆبوونا ئەکرێم ئەیدا بە خوێندنگەکان بۆی ئەو خوێندکارێکی ئیمکانەتی مادی نییە دێتە ئێرە سەردانی ئێرەکە ئەتوانێت بەو کۆبوونا ژمارە کتێب بکڕێ ئامانجی ئێمە لەمە ئەوە بووە کە وا بکەن کە خوێندکاران ئەگەر ئیمکانەتیشان نەوێ بێنە ئێرەم دەستیان بە کتێبی لانی کەم دوو کتێب بگەن کۆبوونەکە باید 10,000 دینار و ژمارەیەک بازرگان و کەسایەتی سیاسی سلێمانی بەشداران تیا کردووە تا ئێستا بڕێکی باش لێ ڕۆشتووە ئەوەش دەرفەتی ئەوە بووە بێزگەلەوە ئێمە خۆمان هەر ئیشمان بووە کردووە کە دەرگا بکەینەوە بۆی کە خوێندنگەکان سەردانی ئەم پێشانگەیە بکەن بۆی کە ئەو خوێندکاران دێنە ئێرە لانی کەم ئەگەر خۆشی خوێندنەر نەبێ ئەگەر لە 100 خوێندکار دوو خوێندکار سەرنجی کتێبێ سەرنجی ڕاکێشەوە بیکڕێ بیخوێنێتەوە کاریگەری خۆی باشترە لەوەی کە دەستیان بەو سەر چاوانە نەگا کە وتم خەتەرە بۆ سەر زمانی کوردی لەو ڕوانگەیەوەڵم کە مناڵەکانمان فێری زمانی بێگانە ئەبن بەڵام گرنگی بە زمانی کوردی من دایان خوێندکارە پێڵم هەر نازانێت بە کوردی بنووسێ ئەوەش جێگەی زانینی زمانی بێگانە بەدڵنیایەوە ڕەنگە ئێمە خۆمان لە ڕابردووە هەموو هەوڵمان بۆ بێکە لە بێزگە لە زمانی خۆمان زمانێکی خۆی زانینی زمانێکی تر ئەوە ئەبیت بە کەسێکی تر و گرنگا بەڵام بێگومان ڕاستە بۆ سیستەمی پەروەردە و سیستەمی خوێندن و من پێم وایە ینی کەمایەسیە گەورەکە خەلە لە گەورەکە لەوەیە بەڕاستی بەو هیواین ئەوەش بە هیوا چارەسەر نابێ بەڕاستی ئەبێ هەروەکو مامۆستاوەتی باشترین پێناسە یان نزیکترین پێناسەی یارنەتەوەی زمانەکەیەتی یان ئێمە بۆیە ئەوە سیستەمی پەروەردە خوێندنە بێوەڕباتەوە باشە من سوپاسی ئێوەکەم سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە بە کورسان مەگەزینتان بەخشی و سوپاس بۆ گفتگۆ و بۆ وتەکانیشتان سوپاس بۆ هەر یەک لە بەڕێزان کاک ئەریوان سیوەلی بەڕێوەبەری ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی وەروەها بەڕێز مامۆستا ساڵح بێچار شاعیر و نووسەر کە لەم بەشایە لەگەڵ مابوون سوپاس بۆ ئێوە بەڵێ ئازیزان ئێمە بەردەوام بین لەگەڵتان ئێستاژە چینە لای هاوکارم سۆنیا کاویش سەردانی بەشێک لە ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە کات و هەروە گفتوگۆ لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانەکات بە بزانین چی زانیاری لای سۆنیا هەیە سۆنیاگیان فەرموو سڵاوتان لەبێ ئێستا ئێمە لە پێشانگەی نێودەوڵەتی شاری سلێمانین لێرە ئەمڕۆ کۆمەڵێک لە ناوەندە ئەدەبیەکان بەشدارن کە
ژمارێکی زۆر لە کتێبی خۆیان خستۆتە ڕوو بۆ خوێنەران بۆ میوانانی ئەم پێشانگانەوە دەوڵەتیە لەگەڵمان من ئەمانەوێت لێدوانی بەشێک لەو نووسەر و خاوەنی ناوەندانە وەربگرین کە ئەمڕۆ لێرە توانیویانە بە ژمارەیەکی زۆر لە کتێبەکانیان کە هەر کتێبە و لە بوارێکی جیاوازدایە کتێبەکان لێرە نمایش کراون لە ڕۆمان لە شەعر لە چیرۆک بەخشان لە کتێبەکانی تایبەت بە کەسایەتیە جیاوازەکان ئەمڕۆ پێمان خۆشە بچینە لای بەڕێز نووسەر شادمان محەممەد کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕیشن سڵاو لەبێت کاک شادمان پێمان بڵێ ئەمڕۆ تا چەند دڵخۆشی ئەم پێشانگایە کراوەتەوە. پێشەکی بە خێراتنی کەناڵی کورسات دەکەم. کەناڵی کورسات بەردەوام لە خزمەتی کللتور و ئەدەبایە بۆیە بۆ ئەمڕۆ کە ئەم پێشانگایە کراوەتەوە من نەک بۆ هەر بۆ ئەم ساڵ پێم باشە ساڵانن لە باتی جارێک دوو جاریش پێشانگای کتێبکردەوە زۆر زۆر بە گرنگجێزانم چونکە کاریگەرێکی زۆر زۆر ئیجابی و باشێ بێت لەسەر دەرونی خەڵک لەسەر بیرکردنەوەی خەڵک لەسەر گۆڕانکاری لە زیهنەت و لە فکری خەڵکە. ئەوەی کە لە بەردەستا پێم وابێکێکە لە ڕۆمانەکانی بەڕێز ئەمڕۆ لە پێشانگەینەوە دەوڵەتی نمایش کراوە ئەگەر بێت و باسێکی و ڕۆمانەی خۆتمان بۆ بکە و تا چەند گرنگی ئەیت بە نووسینی ئەو بابەتانەی تایبەتن بە هونەر و بە تایبەت هونەری سینەما. زۆر باشە ڕاستەکەی من خۆم زۆرتر لە بواری سینەما خۆمێکلا کردوەوە لە بەڕێی خۆم ئەزمموی زیاتر لە 15 ساڵم لە بوارەیە هەم بە شێوازی تیۆری هەم بە پراکتیک ماوەی چەند ساڵێکە بە هاوکاری ناوەندی چاپەمەنی ڕەهەند دەستمان کرد بە چاپکردنی کۆمەڵە کتێب لەبارەی سینەماوە لەبەرەوەی سینەما تا ڕادەیەک کەمتر لە ناو خەڵکە بڵاو بۆتەوە وەکو نووسین بە تایبەتی وەکو کتێبۆمانە بۆیە ئەم هەڵمەتە یاخود ئەم پرۆژەی کە دەستمان ناوبێ لەگەڵ ناوەندی ڕەهەندا بۆ خزمەتکردنە بە بواری سینەما بە بواری فیلم و بە تایبەتی ئاشناکردنی خەڵک بە نووسینی سیناریوە بە هونەری دەرهێنان یاخود بە سەرجەم تەکنیکەکانی کامێرا لایتین هەموو ئەو بابەتانی کە ئەکەونە ناو ژانرە سینەمایەکان و ناو بابەتە سینەمایەکانەوە من بۆ خۆم ئەم ساڵ کتێبێکم بڵاو کردەوە کە لە وەرجێڕانی منە کتێبەکە بە ناوی کۆدی زۆدیاکەوەیە باسی کارکتەرێکی سایکۆپاسەکە بکوژێکی زنجیرەیەکە تامان ئەمە کارکتەرێکی زۆر ناودار و جیهانیە کە ناوەکەی لە جیهانا بڵاوبێتەوە و یەکێک بۆ لە بکوژە زنجیرەکان کە لە ئەمریکا دەنگانەوەیکی بۆ لە ماوەی زیاتر لە 40 ساڵ بۆ 50 ساڵ ڕابردوو ئەم کتێبە گرنگەکەی لەوایە کە خوێنەر ئەتوانێت ئاشنا بێت بە کارکتەرە سایکۆپاسەکان و هەروەها توانراوە فیلمێکی سینەمایی زۆر ناوەزە لە بوارەوە بەرهەم بێنرە لەبەرەوە ناوەڕۆکی ئەم کتێبە زیاتر کتێبێکی زانستی توێژینەوەی لێکۆڵینەوەی لەسەر ئاواز یاخود لەسەر بیرکردنەوەی بکوژە زنجیرەکان باز لە جۆرەکانی بکوژەکە و لە هەمان کاتیشا ئەو چیرۆکانی تایە کە کارکتەری زۆدیا کردی ئەمە یەکێکە لە کتێبەکان وەکو وەرجێڕان باز وەکو خۆم ساڵانە هەموو ساڵێک بە زنجیرە کتێبێک بڵاوەکەمەوە لە نووسینی خۆمە شیکاری و شیکردنەوەیە بۆ فیلمە سینەمایەکان مەسەلا من سەیری فیلمێکی سینەمایەکەم دواتر خوێندنەوەی خۆمی بۆکەم و بڵاوێکەمەوە. ئەتوانی یەکێک لەو کتێبە سینەماییمانەمان پیشان بێکە ئەمڕۆ لە پێشانگەینەوە دەوڵەتی نمایش کراون کە فیلم سازان ئەو کەسانەی خوازیارن بابەتەکانی فیلمسازی فێر ببن کامەیە توانی یەکێک لە کتێبەکانمان نیشان بدەین؟ بڵێ من بێمە ئەوێ بۆلات نووسینی سیناریو ئەگەر بیدۆزینەوە هونەری نووسینی سیناریۆ یەکێکە لەو کتێبانەی کە ئەگەر کەسێک ئەکادیمی بێت یاخود نە ئەکادیمی بێت ئەتوانێت لە ڕێی ئەو کتێبەوە فێری تەکنیکەکانی نووسینی سیناریۆ بێت تەنانەت بە شێوازە تەقلیدیەکە ئیشی نەکردووە بەڵکو هاتۆ چۆتە ناو وردەکاری چۆنێتی نووسینی سیناریۆ هەر لە بیرۆکەکەەوە تاوەکو نووسین و تاوەکو داڕەشتن و هەتا دروستکردنی کارکتەرەکان و دروستکردنی ستاف و پاشان دروستکردنی فیلمەکە و نردنی بۆ سینەما طبعا من ئەمەی ئاماژە بە ناوەندی ڕەهەند بم ناوەندی ڕەهەند خۆشبەختانە لە ماوەی ئەم چەند ساڵەیە هەڵمەتێکی زۆر بەرفراوانی دەست پێ کردووە بۆ کتێبە سینەمایەکان بۆ ئەوەی کە ئەم ژانرە ئەم لایەنە فرامۆژ نەکرێت و زیاتر گرنگی پێبیرێت و خۆشبەختانە ئەبینین زۆربەی ناوەندەکانی تریش ئێستا لەو بوارە خۆیان قاڵ کردوێتەوە و گرنگێکی زۆری پێن بەتایبەتی
بواری سینەما زۆر گرنگە بۆ خزمەتکردن بە وڵات و ئەگەر بۆ نمونە کارەساتێکی مێژووی وەکو هەڵەبجەمان هەبێت وەکو ئەنفالمان هەبێ وەکو جینۆسایدمان هەبێ یاخود ئەو بابەتانی کاسنە بواری زیندانی و ئەگەر تۆ هەمی بیکەی بە چیرۆک دواتر بیکەی بە سیناریۆ پاشان شیکردنەوەی زیاتری بۆ بکەی ئەو کاتە گرنگێکی زۆری ئەبێت بتوانڕێ خەڵک لە ڕێی سینەماوە لە ڕێی سینەماوە بتوانین یا لە ڕێی ئەم کتێبە سینەمانە بتوانین میلەتانی دنیاوە دراوسەکانمان ئاشناکەین بە چیرۆکەکانی خۆمان. دەستەکانە خۆش بە کاک شادمان بە هیوای سەرکەوتن بێگومان ئەمە هەنگاوێکی گرنگە کە فیلمسازان ئەو کەسانی خوازیاری فێربوونی هونەری فیلمسازین کە بابەتێکە بێ سەرچاوێکی گرنگ هەبێ بە زمانی شیرینی کوردی کە بتوانن دەستیان بکەوێ و سوودی لێوەربگرن بۆ نمونە کەسێک خوازیارە کە فیلمێکی سینەمایی دروستکە لە چێ بواری ئەوەی بۆ نەڕەخسابێت کە بتوانێت بچێت لە بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی بخوێنێت یاخود هەر بابەتێکی دیکە وەرکشۆپێک ببینێت کتێبێک هەیە کە بە زمانی شیرینی کوردی نووسراوە کە فێری هەموو پێکاتانە تەکات کە چۆن ببیتە فیلمسازێکی سەرکەوت و بە هیوای سەرکەوتن کاک شادمان زۆر سپاس دەکەین. لێوەشەکەم دووبارە من هەمیشە لە هەموو شوێنەکە ئەمە نەبێتە مادحێکی ڕۆبەڕوو سوپاسی کەناڵی کورساتەکەم هەم لە ڕووی کەیان ئەم پێشنگیانە بەسەرەکەن و لەگەڵیشە پێش بڵاوکردنەوەی کتێبەکان ئاگادارم و متابعاکەم زۆر جان نووسەرەکان وەرجەڕەکان بانەکەن و بانگێشانەکەن بۆ کەناڵەکەتان ئەوە بەلای ئێمەوە خاڵێکی زۆر ئیجابیە بە هیوام کورسات لەم لایەنەوە هەمیشە بەردەوام بێ و وەزیاتە پەری بێبە. زۆر سپاس دەکەین بێگومان پێشانگەی نێودەوڵەتی کتێب هەنگاوێکی گرنگ و باشە بۆ هەموو خوێنەران کە بتوانن لێرە کتێبی دڵخوازی خۆیان دەستەبەر بکەن بتوانن خوێنەری یەکێک لەو کتێبانە بن کە خۆیان بە دوایدا دەگەڕێن ئەمە دەرفەتێکی باشە بۆ خوێنەران کە ئەم ماوەی ئەم چەند ڕۆژە خوێنەران بێنە ئێرە و سوود وەربگرن لە کۆی هەموو بابەتە ئەدەبیەکانی کە لەم پێشانگایە نمایشکراوەکو دەیبینین پێشانگاکە بەردەوامی هەیە ئێستا هاوڵاتیان بە شێوەیەکی بەرفراوان ڕویان کردوتە پێشانگەی نێودەوڵەتی کتێب لێرە بۆ ئەوەی کتێبەکانی خۆیان دەست بخەن ژمارەی زۆر لە هاوڵاتیان لێرن ئێمە هەوڵەدەین چاوپێکەوتن بکەین لەگەڵ کۆمەڵێک لەو هاوڵاتیان و خوێنەرانی کاتوونەتە ئێرە سڵاو لێبێ مامۆستا پێمان بڵێ ئەمڕۆ هاتووی لە پێشانگەی نێودەوڵەتی کتێب بە دوای چ کتێبێکدا دەگەڕێیت؟ من بایەغدانی جاجام هەیە کتێبی ئەدەبی کتێبی فکری هەروەها حەزم لە یادەوەریە شتی جۆرا و جۆرە خوێنمەوە ئەو کتێبانەی کە گرنگ بن بەلامەوە ئاڵیانە بژێرم جاری وایە کتێبێکی مێژوویە جاری وایە کتێبێکی سیاسیە خۆم پسپۆڕەکەم لە زماندایە زمان و ئەدەبی کوردی بەڵام بایەخی ئەو لایەنانەی تریشم پێ گرنگە بیانێنم. ئێستا ئەگەر بتوانی کتێبەکانی خۆتمان پیشان بێ ئەو کتێبانەی کە کڕیوتن ئەمڕۆ توانیتە لێرە بەدەستیان بخەین کتێبەکان تا چەند دڵخۆشی بەم کتێبانە ئەمە تا چەند دەرفەتێکی باشە بۆ ئێوەی خوێنەر و ئێوەی بیرمەند و ئەدیب. ئەمانە هەمووی کتێبی ئەدەبیە من یەکێک لە ئارەزۆکانی خۆم خوێندنەوەی ئەدەبە بەگشتی بە تایبەتی تامەزرۆی مەسەلەی ڕەخنە و لێکۆڵینەوە لە بواری ئەدەبی و ئەمانە بەڵام ئەوەی کەوا تۆزێک ئێستا لوتەلام لێی مەسەلەی ڕۆمان خوێندنەوەیە کە ئەمڕۆ لە کتێبخانەی کوردیە ڕۆژ نییە چەندین ڕۆمان نێتە بازارڕەوە بەڵام لەوانەیە خاوەنەکانیشیان زۆر دیار نەبن لەبەرەوە من ڕۆمان نووسێک کە نەیناسم نەزانم کێیە ئاستەکەی لە لای من دەرنەکەوێت تااقەتی خوێندنەوەی شتەکانی نییە. سەکانە خۆش مامۆستاگیان بە هیوای ئەوەی ئەو کتێبانەی کە کڕیوتە خوازیاری ئەوە بن کە خۆت لە بیر و هزری خۆتە هەیە زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش. بێگومان پێشانگەی نێودەوڵەتی کتێب بەردەوامی هەیە وردە وردە هاوڵاتیانێکی زیاتر سەردانی پێشانگا نێودەوڵەتیەکە ئەکەن و وەکو باسمان کرد ژمارەیەکی زۆر لە ناوەندەکان لێرەن کە کتێبەکانی خۆیان خسۆتە ڕوویکێکی تر لەو ناوەندانەی کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم زانکۆی سلێمانیە زانکۆی سلێمانی ئەمڕۆ لێرە بەشێکی تایبەتیان بەخوانەیە کە کتێبخانەی ناوەندی و چاپخانەی زانکۆی سلێمانیە لێرە ئەمڕۆ
ژمارەیەک لە فەرمانبەرانی کتێبخانەکە لێرە بوونیان هەیە ئێمە پێمان خۆشە وەکو پرۆگرامی کورسات مەگەزین بچینە لایەن و بزانین ئەو کتێبانەی ئەمڕۆ لە بەشی زانکۆی سلێمانی نمایشکراون چی سڵاو لەوێ خاتون وەکو کتێبخانەی زانکۆی سلێمانی پێمان بڵێ چۆن بوو بەشداریتان کرد ئەو کتێبانە چین کە نمایشتان کردوە لێرە سەرەتا بەخێربێن ئەو کتێبانی کە بەشداریمان کردووە بڵێن هەفتە کتێبە لە هەموو بوارەکانی تایە جوغرافیە مێژووە کۆمەڵایەتیە یاسایە هەموو بابەتەکانی تایە بەس بە هەر سێ زبانەکە عارەبی ئینگلیزی کوردی بەشداری هاوڵاتیان و خوێنەران چۆن ئەبینی لێرە لەم ساڵی پێشانگاکەدا زۆر باشە یعنی سا من یەکەم جارمە ئەمسا بڵێ بەشداریکەم یعنی ئەوەنەی کەسی بەتەمەن ئەبینم بێ لێرە بەشداریکە کەسە بڵێن گەنجەکان نایەن یعنی زۆر خوێنەرێکی زۆر باشی هەیە ئێوە زیاتر ئەو کتێبانەی کە ئەمڕۆکو کتێبخانەی زانکۆی سلێمانی نمایشتان کرد زیاتر لە چ بوارەکان گرنگیتان ناوە هەموو بە هەموو بوارەکان بابەتەکانی تیا ناڵم هەفتە کتێبە لە هەموو بابەتەکان هەموو بوارەکانی تایە ئیتر بەچی مێژوویە جوغرافیە زمانەکانە یاسایە هەموو زانستیەکانە هەموو جۆرەکانی تیا کتێبە وەکو سەرپەرشتیارێک و ئامادەبوویەک لەم بەشە تا چەند ئێوە ڕێنمایی خوێندکارەکەن یاخود خوێنەرێکەکەن کە بێتە ئێرە والله ئیتر هەر کەسێک کە یەک کە بڵێ سەیری ئەو کتێبەکانەکە پێی ئەڵێن بۆ شیەکەینەوە عنی کتێبەکانمان لەو بابەتە هەیە ئیتر کە خۆشی سەیری کرد بەدڵی بوو ئێمەش کتێبەکەی ئەینێ خۆش بێ زۆر سپاس بەڵێ ئەمەش بەشێک بوو لەوەی کە بە خۆشحاڵیەوە زانکۆی سلێمانی زانکۆی دایک لێرە بە کتێبە باشەکانی بە کتێبە هەمە جۆرەکانی لە بوارە جیاوازەکانی ئەدەبیاتە لێرە بەشداریان کردووە ئەمە بەشێک بوون لە لێدوانی هەم هاوڵاتی هەموو کەسانی کە ناوەندێکی کتێبخانەیان هەیە لێرە لێرەدا ئێمە گفتوگۆکەمان کۆتایی پێێنین ئەگەڕ لە شەشەمین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێب لەگەڵتان بەردەوامم ئەشمەلای دوو میوانی تر و گفتوگۆی زیاتر دەربارەی کتێبەکان وارووا پێشانگاکەشەکەین میوانەکانم هەریەک لا بەڕێزان کاگارامستێق نووسەر وارووا زۆر بەڕێز دکتۆر هەرێم عوسمان نووسەر و مامۆستای زانکۆیە سلااوان لێبێ و زۆر بەخێراتن ئەم ساڵ چۆنە ڕوانن لە پێشانگای کتێب لە چاو ساڵانی پێشووە بەڕای ئێوەش بزانم فەرموو وەڵایی دیارە ئەم ڕۆیەکەم ڕۆژە و ڕەنگە بە تەواوەتی ڕۆشن نەبێتەوە بەڵام کۆمەڵێک ڕەنگە گۆڕانکاری بەرچاو بکەوێت لە شێوازی ڕێکخستن و بەڕێوەبردنیا کە ئەمە جێگەی دڵخۆشیە هەندێکی بە چاو ڕەنگە یەکسەر بیبینن کە لە دیزاینکردن و ئەوانەیە جیاوازی کراوە خاڵێکی تر کە ڕەنگە بۆ نمونە دواتر دەرکەوێت ئەوەیە کە ئەم ساڵ هەوڵیان ناوە لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی و دەوڵەمەنەکانی شارە ڕێبکەون بۆ ئەوەی کە جۆرێک لە کارتیان بۆ بکەن بۆ ئەو خوێنەرانی کە توانای کڕینیانیە تاوەکو کۆمەکیان بکەن بە بەخشینی کارتی داهزاری کە ئەتوانن لە هەر شوێنێک بە دڵی خۆیان 10,000 کتێب بکڕن و لەگەڵی شاجیاوازیەکی ترەوەیە کە ئەم ساڵ زانکۆی سلێمانی کتێبخانەی ناوەندی بەشداری ئەکات بە بەشداریکردنەکەشی بە کۆمەڵێک چالاکی زانستی زۆرەوە زۆر باشە کاگەرم دووبارە بەخێر بێ ناوەندی ڕاند ساڵانە بەشدارە و پشکی شێریش هەمیشە بەربەشێک لە کتێبەکانی مامۆستا بەختیار عەلی ئەکەوێت ئەوانی کە بە تایبەت خوێنەری کتێبەکانی مامۆستا بەختیار عەلین یەکسەر بێنە ڕەهەند یان بگەڕێن ڕاستیەکەی ئەمساڵ ئێمە دوو تایبەتمەندیمان هەیە بۆ کتێبەکانی کاک بەختیار عەلی ئەگەر تەنها باسیەوە بکەین یەکیانەوەیە سێ کتێبی نوێی بۆ یەکەم جار لە پێشەنگا بڵاوە بێتەوە و هاوکاتیش لەگەڵ ئەمەیە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕۆمانی دوهەمین هەناری دنیا وەکو باشترین 100 کتێبی سەدەی 21 دیاری کرا کە ئەمە دوو تایبەتمەندیە کە لەم پێشەنگا هەیە وەلای ناوەندی ڕەهەند هەیە بێجگە لەمانە ناوەندی ڕەهەند بە 390 ناونیشان بەشداری کردووە کە 8 ناونیشانی تەنها لەم ساڵە چاپ و بڵاو بۆتەوە و 20 ناونیشانی بۆ یەکەم جارەکە لێرە بڵاوە بێتەوە کە ئەمە وەکو جۆرێک لە ئامادەکاریمان بۆ پێشەنگا 20 ناونیشانمان هەیە کە یەکەم جارە ئەمڕۆ لێرە
بڵاومان کردوونەتەوە. زۆر باشە دکتۆر چی بە خوێندکارانی زانکۆ ئەڵێیت بە تایبەتی ئەو خوێندکارانەی کە بەڵێم پێویستیان بە بەشێک لەو سەرچاوە گرنگانە هەیە و بە تایبەتیش خۆت وەکو مامۆستای کۆلێژی هونەر ئایا ئەو سەرچاوانەی کە خوێندکاران بە تایبەت بە دوایە گەڕێن لێرە توانن بەردەستی بخەن واتە بتوان لێرە بیکڕن و سوودی لەوەر بکرن؟ بەڵێ دیارە کتێب تایبەت نییە بۆ یەک توێژ یا یەک بەشی کۆمەڵگا کتێب پێویستەکە لە هەموو ماڵێکە هەبێت جا خوێندکاری زانکۆی تیابێتیانە بێ بەڵام شەرمە ئەگەر خوێندکاری زانکۆ بیت و شتێکی خۆتە نەبێ وەک کتێبخانە بۆیە گرنگە تۆ یادەوەریەکی معریفی وەکو خوێندکاری زانکۆ بۆ خۆت دروستکەیت بە دروستکردنی کتێبخانەیەکی بچووک ئەگەر لە یەک کتێبەوە دەست پێ بکات کە بێ بۆ پێشانگا کتێبێک دوان یاخود بە دیاری بە یاخود بیکڕیت پێویستەکاتۆ بێت و جگەل لەوەش لێرە دڵە ئەکرێتەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئاوەدانیەکی تایە تۆ هەست بە بێزاری ناکەیت لە جیاتی یەک ناونیشان 100 200 هزار ملیێنێ یعنی ئەم هەموو شتە جیاوازەی مێشکی ئینسان فراوانەکە بۆی زۆر پێویست دەکات کە هەموو تاکێک ڕووبکاتە ئێرە و بە تایبەت خوێندکاری زانکۆوابێ وەکو بۆچوونی من وەکو نوێژ فەرزە وەکو نوێژ ئەرکێکە ئەرکێکی معریڤیەکە ئەبێت بێتە ئەم شوێنانە ئەمە شوێنی سەرەکی ئەوە بەڕاست کاگەرام ماشەڵان ناوەندی چاپ بڵاوکردنەوەی کتێبمان زۆرە و سەرچاوەکانیش زۆرن لە ئێستاە بەزمێ پرسیاری ئەوە بکەم خوێنەرێک یاخود کەسێکی ئاسایی یاخود ئەگەر نووسەرێکیش بێت کە بە دوای سەرچاوەیە کە ئەگەڕێت ئەگەر لە ناوەندەکانە بێت و بە تایبەتیش ئەگەر لە شاری سلێمانی لە جادەی پیرەمێرد ماشەڵا چەندین کتێبخانە و ناوەندی زۆر باش هەیە ناوەندی ڕاهەندێ زۆر ناوەندی تریشمان هەیە کە سەرچاوی کتێبیان هەیە لەوێ بچێ کتێبەکە بکرێت بە دوای بگەڕێت چەندین شوێن یاخود یەکسەر بێت بۆ ئێرە هۆی گرنگی پێشنگا لەوەدایە کە سەدان ناوەند لە یەک شوێنە کۆوەکاتەوە کەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و لەبەریەوەی تۆ چەند کتێبخانەی جیاوازکە یەکە یەک شوێن و بە زۆرترین سەرچاوە چکە بەشێک لەو کتێبانێکی ئێستا ئێمە لێرە هەمانە نوسخەی زۆر کەممان هەیە کە لە کتێبخانە نەمانماوە تەنها لە مەغزن دۆزیمان تو ینی بەس لێرە هەیە ینی لە کتێبخانەکەشمان نییە ینی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە پێشەنگا کە هەموو کەسێک من بانگێشتێکم بێت سەردانی پێشەنگا بکات ئەوەشی کتێب ناکڕێت دیسان بێت سەردانی پێشەنگا بکات بە تەنها خوێندنەوەی ناونیشانی کتێبەکان فێری کۆمەڵی وشەی تازەی کوردیمانەکە کەواتە هاتن بۆ پێشەنگا تەنها وەک مامۆستاوتی ئەرکێکی معریفی نیە بەڵکو ئەرکێکی ڕۆشنبیری و ئەرکێکی ئەوەیە بەرپرسیارەتی ئێمە بەرامبەر بە زمانەکەمان زمانی کوردی ینی هەر خوێنەرێک بێتە ئێرە ئەگەر بەس ناونیشانی کتێب بخوێنێت و کە لێرە چوە دەرەوە لانیکەم 100 وشەی کوردی تازە فێر بووە کە ئەمە گرنگە زۆر زۆر گرنگە بەبێەوەی هیچ کتێبێک بکڕێت ئەگەر چەند کتێبێک لەگەڵ خۆی بەرێتەوە کەواتە ئەزمموی چەند عقلێکی گەورەی بردۆتەوە لەگەڵ خۆیان و ئەیکا بە هاوبەشی لەگەڵ خۆیان کەواتە دیسان گرنگی پێشەنگا زۆر زۆرە و ئێمە ئەتوانین بڵین هەموو پێشەنگایەک هەنگاوێک لە بەکوتوکردنی خوێنەوە ئەمان باتە پێشەوە و ناوەڕۆ کێشی جوان ئەدا بەو شاری ناوی پایتەختی ڕۆشنبیریە بە وڵاتی پێڵەن هەرێمی کوردستان کە ئەمە هەمووی جوڵەیەکی ڕۆشنبیری و معریفیە کە هەر وڵاتێک پێشەنگای کتێبی تابێ یعنی زیندووە کتێب یعنی زیندوێتی ئەو گەلوون نەتەوەیە زۆر باش اینجا پرسیارێکمە ئەمێ پێکەوە گفتوگۆیکەین ئەویش ئەوەیە بزانم کە لە دنیابینین و ڕوانگەی ئێوە سوشال میدیا و زۆر سەرقاڵی گەنجەکانی ئێمە پێوەی کاریگەری ئەکاز لە کردنەوەی پێشانگایەک و لە هاتنی گەنجان بۆ ناو پێشانگایەک ئەگەر کاریگەری هەیە ئێوە چ پامێکتان بۆ ئەو گەنجانە هەیە فەرموو دکتۆر سوشال میدیا کاریگەری لەسەر هەمومان هەیە یاخود بە واتایەکی تر بڵێن زیرەکی دەستکرد و دنیای تەکنەلۆژیا کاریگەری لەسەر هەمومان هەیە و ناشتوانی لێ دەرچین بۆیە هەم دیوە هەرێنەکەی هەم نەرێنەکەی هەیە بەکارهێنین بۆ ئەوەتانێ وەک جەنابتان چاوپێکەوتمان لەگەڵاکەن بەشەکە لە تەکنەلۆژیا و میدیا بەکارهێنین بۆ ڕیکلام بکرێت بۆ ئەوەی کە بڵاو بێتەوە لە لای هەر کەسێک کە ئەهلی کتێبیش نەبێ بچێتە بەردەمی بۆیە ئەتوانین بەم شوێنەیە زۆرتر کە ئەمەش بەشێکێکێتە ئەستۆی
سۆشیال میدیاکانی ئەوانەی پێوترێ فەرمی یاخود ڕاگەیان کارەکان کە بتوانن دیوە چاکەکەی باشتر وەکو گەنجیش بەڕاستی هەر گەنجێک ئازار دەچۆن بەکارێنێ بەڵام ئەگەر تۆ خۆراکی باشترێ خستە بەردەمی ئەو سپۆنسەریانەی کە ئەکرێت بۆ ئەو سۆشیال میدیایە بوارە معریفیەکە و کتێب و دنیای فکر بوو بێگومان ئەویش لە شوێنێک هاوەکەڵێت تیرێکە تیرێک هەرەی گرێتەوە باشە بەڵام تۆ سەد شتی خراپی بۆ بنێری تو لە سەتا دوان و پێنجی باشی بۆ بنێری بەخوا بێ بە خۆشەنس لەبەرەوە باشترەوە گەڵێ بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتێکی گشتی لەناو ئەم گشتیان مەبەست لە نخبەکەیە دەستە بژێرەکە کە ئەو دەستە بژێرە ڕاگەیانکارەکان ئەمڕۆ دەوری چالاکی تیا ئەبینن ئێمە لە زانکۆ من وەک خۆم هەموو وانەیەک بەشێکی ئیستیغلالەکەم بۆ باسکردنیەوە کە خوێنکاری ئێمە ئەبێ خوێنکارێکی هۆشیار و ئاگامەند بێت لای ئێوەشەوە ئەوەی تر ئەمڕۆ بەشێکی پەروەردە کەوتۆتە دەست ڕاگەیاندەکان کە ئەکرێت ئەوە بکرێت هەر بۆ زانیاریشی ئێمە لە چالاکیەکانی کتێبخانەی ناوەندی زانکۆ کە کۆمەڵێک چالاکی زۆرمانە بێ یەکێک لە چالاکیەکانمان تەرخان کردو بۆ ژیری دەستکرد کە ئەمڕۆ زۆر کەسانی پسپۆڕی شارەزان لەناو ئەو چالاکیانەمانە بەشدارە بن دڵنیام کە لەوێ گفتوگۆی جوانتر و چاکتریژ لەبارەی ئەو پرسانەوەیەتە کتێبێک بە PDF بخێنەوە مامۆستا هیچی وای نهێشتەوە بووم بەس ویستم یەک دوو سەر منیش ویستم پرسیاری ئەو بکەم کاگارام ئەڵێم کتێبێک من بە PDF بخێنەوە لەبری ئاسانتر دەسم کەوت یاخود ئەو چێژەی کە من لە هەڵانەوەی پەڕەکانە ئەم بێت بۆ کتێبێک و چاوەڕێ ئەەکەم کە کاتی دواتر شەوە ڕۆژە هەر کاتێکە کە من بە بەردەوامی بچمەوە سەر ئەو پەڕەیە و خێرا دەستکەمەوە بە خوێندن کامیان چێژی زۆرترە ڕاستەکەی لای من هەمیشە کتێبی کاغەزی هەر لە گرتن بەدەستەوە لە بۆنکردنی پەڕەکانەوە چێژێکی تایبەتی هەیە لەوە شاکە تۆ ئەیکەی بە بەشێک لە بوون و ژیانی خۆت بە قەڵەمێکی ڕەساس شتی لەسەر دیارەکەی ئایدیای تازە لەسەر دیارەکەی ئەو جێگانی بەلات و جوانە دیسان دیارەکەی ئەمەیان زۆر گرنگە بەڵام خاڵێک کە زۆر گرنگە ئەوەی ئێمە بیری گەنجەکانمانی بخێنەوە سۆشیال میدیا جێگەی کتێب ناگرێتەوە کتێب سەرچاوە ڕەسەنەکەی معریفەیە ئەبێ هەمیشە بگەڕێنەوە بۆ کتێب من و مامۆستاش بەڕێزیشت سۆشیال میدیا بەکارهێنین بەڵام بۆ ئیشەکانمان بەڵام شوێنی کتێبی بۆ نەگرتوینەتەوە کتێب جێگەیەکی گەورەتری هەیە کە هەمیشە معریفەی ڕاستەقینێن لە ناو کتێبەکانایە ئەوەی لە سۆشیال میدیا بەریەکەوین ئەوەی لە میدیا بەریەکەوین ڕێزم بۆ کەناڵەکەیەوە کە یەکێکە لە کەناڵە سەنگینەکان توێژێک لە معریفەیە نەک کۆی معریفەیە بڵێن قوڵایی معریفە ئێمە قوڵایی معریفە لە نێو کتێبەکان نایبینی باشە ئەنجامێ دەرفەت بێت لە کاگاران بپرسم چکە من وەبزانم تاکە پێشکەشکارم کە سەردانی کتێبخانەکەی کاک ئارامم کردو دکتۆر توانیومە دەگومان سەردانەکەم بەڵام وەبزانم هیچ ڕاگەاندنێک تاوەکوسە سەردانی کتێبخانەکەی نەکەوە من دەرفەت بوو سەردانی کتێبخانەکەم جامەوێت دەرفەت بێ پرسیارکەم بزانم کتێبەکانت بژاردووە ئازانی چەند کتێبیتە ئەنجا لێرە بۆ هیچ سەرچاوەیەکی تراگەڕی کەزیاکی بۆ ناو کتێبخانەکەت ڕاستەکەی تا 5 ساڵ پێش ئێستا نزیکەی 5,000 کتێب بوو بەڵام تر دوای حوسەڵەم نەمانە بژاردن کتێبەکان فریا نەکەوت هەتا دەفتەرێکم دانابوو هەموو ئەو کتێبانەی کە ئەهاتە ناو کتێبخانەکەم و دەمنووسی بۆ پۆلیان مەکرد لە چ بەشێکایە و ئەگەر دواتر کە ئەم خوێندەوە سەحێکم لێدا و ساڵێکم لە تنیشون یانی ساڵی ئەوە نەخوێندووە بەڵامی تر بەڕاستی لەم ساڵانەیە دەرفەتی ئەوەشم نەما کتێب نایە بە کەسیش دکتۆرگیان ئەگەر پێشنیاری هەر کتێکمە بێکمان بۆ بکات ئەبێ یان بیکڕین یاخود ئەبێت خۆی بە هەدیە بمان ناتێت کتێبەکانی خۆی نابەخشێەوە کەس خۆش بەس ئەبێ پاڵێبێکم مامۆستا تا ئێستاش نەهێناوەتەوە لێرەوە گلەی بوو ئەو پەیامەکەت گەیش کەوتە دی کەواتە دکتۆر هەرێم ئەو کتێبی لەلاتە زووی بگەڕێنەرەوە بۆ دکتۆرانامەکەی پێویستی بوو زۆر قەینا بۆ ئیشێکی زۆر باش بوو لای منیش هەبوو من بە خۆشحاڵیەوە پێشکەش مامۆستام کرد بۆی کە سوودی لێوە بێنە بەڵام تا ئێستا بیری نەبوو بۆم بێنێتەوە زۆر باشە باوکو دوا پرسیار لە دکتۆری بکەم کە بەنیازن لە ڕۆژی شەممەوە واتە دوو ڕۆژی تر لە دوای بڵین نمایشکردنی کتێبەکانەوە پانێل و هەروە چەندین گفتوگۆی کراوە بەڕێوە بچێت بزان پلانەکانی ئەوە چۆن و کێنە و کەسانی کاتوانن بەشدار بن سەردانیکەرانی ئاسایی و خوێنەران ئەتوانن بەشدار بن یاخود تەنها بۆ بەڵێم کۆمەڵێک کەسە ئێرە شوێنێکی گشتیە بۆی هەر کەسێک بێت ئێرە ئەبێ بە ماڵی ئەو مڵکی یە کەس نییەوە ستایلەکە شیوادانراوە کە شتێکی زۆر باشە و ئەو پانێڵانش کە دەست پێ ئەەکەن لە ڕۆژی هەینیەوە واتان لە سبینیەوە دەست پێەکات بەڵێت حەوت پانێڵە
وەکو پانێڵ و لەگەڵیشە 5 شالاکی تری زانستیمانە بێت کە ئەم ساڵ لە جیاتی یەک ستەیج 3 ستەیجدانراوە کە ئەگەر کامێرەکە وەگەڵێ سەری لێ نەشێنم یەکێکان هەر لە بەردەم خۆمانەیە کە هەر لەو ڕاڕەوەی کە یەکسەری تەژوورەوە بەڵێ ڕێگە ڕوبەڕووی دەرگاکەیە چالاکی پانێڵەکانمان لەوێ پێشکەش ئەکرێت کە کۆمەڵێک بواری چالا گرنگ لە خۆ ئەگرێت لە ژیری دەستکردەوە تاوەکو شوناسی سینەمای کوردی تاوەکو ڕۆمانی کوردی گێڕانەوەی کوردی تاوەکو سروشتی کوردستان ژینگەی کوردستان هەتا دوایی و لە پاڵیشیا لە ستەیجەکانی تر چالاکی ناساندنی کتێبەکان بەڕێوە ئەچێت و ئەم ساڵیش بۆ یەکەم جارەوە بوتم زانکۆی سلێمانی بەشداری کردووە تا ئێستا لە ڕووی وەزارەتەوە مافیەوەی نەبووە کتێب بهێنێتە ئەم شوێنانە وەکو فرۆشتن بەڵام ئەوە کار بۆ ئەوە کراوە کە خانەی پەرتووک دامەزرێەوە تا ببێتە شێوازێکی سربەخۆبوون لە وەکو دەستگا مامەڵی لەگەڵات. سوپاس بۆ هەریەک لە بەڕێزان کاگارامستێک نووسەر وەروە دکتۆر هەرێم عوسمان نووسەر و مامۆستای زانکۆ کە لەم بەشە گفتوگۆمان کرد دەربارەی شەشەمین پێشانگای نێودوڵەتی کتێب. سوپاس بۆ ئامادەبوونتان. سوپاس بۆ ئێوە. ئازانیەمە دەرفەتە وەرنە تاسوجە و لە نێو پێشانگای کتێب کتێبی دڵخوازی خۆتان بەردەست بێنن و کەشێکی زۆر تایبەت لێرە ئامادە کراوە و ئەم پێشانگایە هەتاوەکو ڕۆژی 8/12 بەردەوامی هەیە کاتێک دەرفەتان هەبوو ئەتوانن بێن و سەردانی بکەن. سوپاس بۆ هاوکارانم کە ماندوو بوون بە ئامادەکردنی ئەم پرۆگرامەوە تا پرۆگرامی ئایندە خواتان لەگەڵ بێ.